ئەمڕۆ بەندە بەش بە حاڵی خۆم بەڕێکاری پێڕەوی کە چەندان جار سەرۆکایەتی پەرلەمان و لیژنەمانیەکانە ئاگادار کردبووە ئەمڕۆ سکاڵای یاساییم لەسەر هەردوو دەواازەی سنووری نێودوڵەتی خاڵی سنووری حاجی عومەران و ئیبراهیم خەلیل تۆمار کرد بەهۆی ئەوەی کە چەند گەندەڵێکی منەظەم و سیستماتیکی لە چەندان خاڵی سنووری بە تایبەتی لەو دوو دەواازەی وجودی هەیە لە ئێستادا لە دەواازەی حاجی عومەران کە ئێمە سکاڵاکەمان ئەمڕۆ داوە بە داواکاری گشتی و داومانە بە دەستەی سپاچی هەرێمی کوردستان بۆی کە سکاڵاکەیشی لەسەر بکرێت ڕێکاری یاسایی خۆی وەربگرێت هۆکاری سکاڵاکەمانەوەی کە ڕۆژانە شیشێکی یەکجار زۆر داخل دەکرێت لە هەرێمی کوردستان دەواازەی حاجی عومەران کە ئەم شیشە گومرگی 100 ملیۆن دلارە بەڵام هیچ پارەیەک وەرناگرێت لە خۆشببوونی گومرجی بۆ کراوە هێزێکی ئەمنی لە دەواازەی حاجی عومەران ڕۆژانە بە سیارەی وەزارەتی پێشمەرگا سەرانە لە خەڵک وەردەگرن و ئەم هێزە کێشەیەکی گەورەی بۆ خاڵە سنووریەکە دروست کردووە قاچاقچیەکی منەظەم دەکەن و بازگەیەکیان دروست کردووە کە پارە وەردەگرن لە خەڵک و کێشەیان بۆ خەڵک دروست کردووە ناوەکانمان داوە بە داواکاری گشتی و بە دەستەی سپاچی لە هەمان کاتدا خۆڵی بنتونایی داخل دەکرێت کە کۆمپانیای نیوستاندار کە کۆمپانیایەکی حزبیە 510,000 دینار گومرگ وەردەگرێت بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان 247,000 دینار وەردەگرێت ئەمانە و دەیان کێشەیتر داخلکردنی پاکەت کە لە ئیماراتەوە لە بەندەر عەباسەوە بە شێوەیەکی منەظەم بە ترانزیت داخلی هەرێمی کوردستان دەکرێت لێەوە بۆ هەولێر ئەمە تەواوی بەڵگەکانە کە ئێمە داومانە بە داواکاری گشتی ئەمڕۆ ئەم بەڵگانەمان داوە بە داواکاری گشتی و دەستەی سپاچی لەسەر و پاکەتەی کە داخل دەکرێت کە ڕۆژانە 3 بۆ 7 تڕێلا پاکەت داخل دەکرێت کە گومرجی هەر یەکێکیان 10 بۆ 15,000 دلارە هیچ پارەیەک وەرناژیرێت و هیچ پارەیەش ناچێتەوە خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان